یاری ئەمڕۆ یاریەکی بی تقریبا توانم بڵێم مەسیری بی ئێمە هاتوین بۆ ئەوەی یاریەک باش تەقدیم بکەین و سێ خاڵ ببین بەڵام تیبی بەرامبەریش تیبێ بەهێز بین ئێمە دوای گۆڵ پیلانەکانمان ئەوە بوو بە تەعادلیش بگەڕێنەوە نقطەیەکە بۆ ئێمە زۆریشە بەڵام موفق نەبووین یاریزان فرسەی بۆ ڕێکەوت گۆڵی نەکرد و یاری شواتانێ ئێمە ئیشەڵا یاری داهاتوو باشترە بین و دوو یاریشمان ماوەکە 6 خاڵ توانای ئەوەمان هەیە ئەم یاریە تەقدیم بکەین و بڕۆین بۆ مەرحەلەی داهاتوو. ئەوەی ڕاستی بێ یاری ئەمڕۆمان لەگەڵ هاوکاری دووزە بەڕاستی قورس بچکەوەن یەکەم بردنەوەیان ئەنجامدا بوو لە یاریگای خۆیانە ئێمەش لە دەرەوەی یاریگای خۆمان لە خوڕماڵمان بردبووە کەواتە یاریەکە بۆ هەردوو لامان زۆ گرنگ بوو ئەوەی ڕاستی بێ هەنێ پلانماندا نابوو لە سەریشمان کرد شکر بۆ خواتوانیمان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین بە حەقیقەت یاریەکە قورس بوو ئەوانش چاوەڕی سێ خاڵیان دەکرد و تیپێکی باشن ناڵێم ناتوانم بڵێم تیپێکی خراپن تیپێکی باشن بەس بەڵام ئێمە بە حکم ئەوەی شێواز یاریکردنمان لە عەرزە و شێواز یاریکردنی سەریعەکەین توانیمان شکر بۆ خوان پلانەکان جێبەجێ بکەین و سێ خاڵی یاریەکە بەدەست بێن ئەمەیە لەگەڵ ڕێی کەناڵەکەتانەژە بە دەستخۆشی لەو هاندەرە خۆشەویستانەی بازیان بکەم.